بینەرانی بەڕێزی بەرنامەی تەندروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی خۆم و باقی هاوڕێیانمان پێشکەشتە. خۆشەویستان، هەروەکە ئاگادارن لە دوو بەرنامەی ڕابردوودا بەهۆی ئەو شۆڕشی ژینە یا شۆڕشی ژن ژیان ئازادی ئەو مەسایلەی کە ئەو ئاسی بوو سەدەمەگەرە کە تووشی ئەو کەسانەیە بوو کە بەشداریان کردو لە تەزاوەراتەکان ئێمە دوو بەرنامەمان تەرخان کردو بوو بۆ هەم گازە فرمێسک ڕێژەکان و هەم برینەکان و چۆن نیەتی بەرخۆردکردن لەگەڵ ئەو برینانە. ئەم بەرنامە کە بەرنامەی سێهەمە و هەوڵەدەین کە بەرنامەی دوایی بێ مەگەر ئەوەی کە پرسیارێک بێت یا دوای شتێکی تازە زانستی بێتە بەرەوە ئێمە حتمەنە پێتانی ڕاگەینین. بەڵام لەسەر ئەو دوو بەرنامە چەند بینەرمان پرسیارگەریان لە کاناڵگەر شەبەکەی اجتماعی و بۆ ئێمە هەناردووە کە پرسیارە دوایەوەی چەند کەسێکی شەهر لە ئەزمونونەکان خۆیان لە تەجروبەکانی خۆیان کە بەشداریان کردو بوو ناو تەزاوەراتەکان بۆ ئێمەیان نووسیوە کە من لەم بەرنامە پێشکەشتانیەکەم. یەکەم پرسیارێکە کە بینەرێکمان بۆمانی نووسی بوو وای نووسی بوو کە گوای نووسیوە کە چوار جار لە ماوەی ئەو شۆڕشی ژینە بەرگازی فرمێسک ڕێژ کەوتووە و ئاخرجاری تووشی هەناسە تونیک زۆر بووە و تەنگی نەفەسیکی خراپی توش بووە. نووسیویە کە دوای 1 سەعات باشتر بوو. پرسیارەکەی ئەوەیە کە ئایا بۆ دوایی ئەتوانێت عوارزێکی وەکو ئاسبی تووشم بکە. دیارە پرسیارەکەی ئەوەیە کە ئایا عوارزێکی درێژخایەنی هەیە یا لە داهاتووە ئەو کەسە تووشی ئاسم بکات. من لە وەڵامدا ئەڵێم کە لە بەرنمەکەی یەکەمیشمانە ئەوم وت کە لە بازێک کەسە عوارزەکە زۆر شەدیدە، زۆر خۆی بەتونی نیشانەدات، بەڵام دەرسەدەکەی ئاوایەکە لە ناو 15 مۆردە یەک مۆردیانێ لە ناو 15 کەسە کە تووشی بەر ئەم گازە فرمێسک ڕێژگەراکەون یەک کەسیان ئەتوانێت کە ئەو عوارزە لەو شەدید بێت. عوارزە ئەتوانێت عوارزەکە هەم چاوی بێت لەسەر چاوی ئەسەردا بنێت یا ئەتوانێت کە لەسەر پێسی بێت یا لەسەر دەستگای هەناسەدانی بێت. بەڵام بۆ جوابی کولی پرسیارەکە ئەوەیە کە نە، ئەمە ناتوانێت کە لە درێژخایەنە ئەو کەسە بێتە زەمینەیەک یا پێش زەمینەیەک بۆ ئەو کەسە تووشی نەخۆشی ئاسم بێت. بەڵام ئەم گازە خۆی لەسەر دەستگای هەناسە و سیەکان کاردانەوەی هەیە. کاردانەوەکەیشی ئەوەیە کە ئەتوانێت خۆی بە شێوەی هەناسەتونی نیشان بە خوریانە لە ناو قڕگ و لوتە و هەروەها ئەتوانێت ئەو کەسیژە تۆزی تووشی کۆکە و قۆزە بکات. ئەمە ئەو عوارزەیە کە لەسەر سی و دەستگای هەناسەدان ئەتوانێت خۆی نیشان بدات. بەڵام بەرزی و نزمی ئەم عوارزیشە خۆی بە شرایەتێک بەستگی هەیە و بە شرایەتە ئەتوانێت ئەوەی بێت کە شوێنی پەخشبوون و بڵاوبوونەوەی ئەو گازە تۆ چەنی دووربی پێ چەنی نزیکبی بێ دیارە هەرچێ فاصلەکە کورتتر بێت ئەسەرەکە شەدیدترە یا ئەوەی کە ماوەکەیە کاتەکەیە هەر کات زمانەکەیش درێژ خایەنتر بێت زۆرتر تووشی ئەو هەناسە بێت، چونکە وایە ئەسەراتەکەی زۆرترین شوێنێکە یەکەم جار ئەسەردانێ لەسەری چاوە ئەو کەسە ئەتوانێت ئەو کە بیر لە ئەوە نکاتەوە کە هەناسەنات و ئەو گازە ئەتوانێت هەم لە ڕێگەی دەم و قڕگە و هەم لە ڕێگای لوتە و هەڵی مژێت و عوارزێک دروستکە. بەڵام لە جوابی پرسیاری ئەو بینەرمانە ئەواڵیم کە ئەمە نا هیچ سەنەدێ نییە کە هیچ دلیلێکی علمیان تایسد نەدۆزیوەتەوە کە ئەمانە ئەو کەسانێک کە بەر ئەم گازاناکەون ئەتوانن لە درێژخایەنە تووشی نەخۆشی ئاسم بن. بەڵام بۆ ئەوەی کە بڵێن ئەوانەی کە تووشی ئاسمن یان نەخۆشی ئاسمیان هەیە دیارە پێویستەوان هەموو کاتێ ئەو دەرمانی ئاسمە یا ئەو سپرەی گەرەکە هەیە ئەوانە هەڵەگرن.
بەڵام کاتێکە شرایەتێکی وا دێتە پێشەوە تەزاهورات هەیە ناو شارە یا شلۆقیە و حکوومەتێکی وا دڕندەیش هەیە کە دەست ناپارێزێت تەڕوش پێکەوە سوزنێت گازەکان گازە فرمێت ڕێژەکان فڕئدات ئەوە باشترە و کەسانێک کە نەخۆشینی ئاسمیان هەیە 100% ئەو ڕۆژانە کە دەرمانەکانی ئاسم ئەو سپرەیگەرە کە هەیەەوە بەکاری دێنن لەگەڵ خۆیانە هەڵبگرن. دیارە دیار لە دەستگای هەناسە ئەرز خزمەتان کرد کە پێشتریش ئەوەی کە ئەسەرات و کاردانەوەیشی هەیە حتا لەسەر خواردتر لە دەستگای هەناسە توانێت گەسە تووشی ڕشانەوە کات تووشی ئەوەی کاکە تووشی زگچوون بێت ئەوانیش ئەتوانێت لە ئەسەراتی ئەو گاز ئەشکاوەرانە بێت. بینەرێترمان وای نووسیوە دیارە هەم پرسیارە هەم لە ئەزمموونێکی خۆی وایوتوە نووسویە لە ئەو کاتێک لە ناو شۆڕژی ژینە لە شەقامدا لەگەڵ هاوژینەکەم بووین ئەو کات هاوژینەکەیان دووگیانە بێت لەناو ئەو ئاڵوگرژیە و تەزاهورات ئێمە بەر گازی فرمیسکڕێژ کەوتین ئەو کاتە پێمانیانوت کە ئەبێت هاوژینەکەم زوو ببن بۆ دوکتەر چونکە ئەتوانێت ئەم گازە تەسیراتی ئەوە بێت کە تووشی سەخت کات یا ئەو مناڵە لەبار بوات. دوای نووسیەتی کە وان نەبوو مناڵەکەیشمان هاتە دنیا و ساق و سلامەتەوە ئەمەوێ بڵێم بەرنامەی تەندروستی کە شایعاتێکی هیوا بوو کە ئەو کاتە بڵاو بووە. لە جوابی ئەم بینەرمانە ئەتوانم بڵێم کە ئەم گازە یا ئەم پودرە کە بەناو گاز ئەناسکە لە ئەسلامە پودرە گاز نییە بەناو فرموڵەکەی بەناو CS ئەناسرێت و ئەسڵی ترین تەرکیبیشە گەورەترین تەرکیبیشە ئەوانەی کە دش بە تەزاهورات و چێت ئەو کارخانەگەر نزانیە کە دروستیەکەن ئەم تەرکیبە CS کە فرموڵێکی درێژ و پیچیدەی هەیە بەڵام بەناو CS ئەناسرێت ئەم گازە بەکارتێرن. واقعەتی ئەوەیە کە لەسەر چەند جانەوەرێک تاقی کراوەتەوە لەسەر چەند گیان لەبەرێ تاقی کراوەتەوە کە ئەو گیان لەبەرانە دووگیان بوون ئەوەی کە جەنین لە ناوسکیانە بووگە احتیمالیان داوە کە تەسیری لەسەر ئەو جانەوەرانە بووە لەسەر ئەوەی کە سەخت تووشی سەختیانی کردووە. بەڵام لە مرۆڤ وایان ڕاگەیاندووە کە 100% نەتیجەکەی جوابەکەی منفیە و هیچ تەسیرێکی نییە لەسەر ئەوەی کە ئەو مناڵە کە هالە سک دایکەکە سەخت بکردێت. هەروە کە ئەم بینەریشمانە نووسیویە مناڵەکەیان خۆشبەختانە هیوای تەمەندریژیشی بۆ خوازین ساق و سەلیم هاتووە دنیا هیچ عارەزەیەکی نییە مناڵەکەنە هەناسەی توناندا بەڵام تاقیقات کراوە لە مرۆڤ لە ئینسانە 100% هیچ تەسیری لەسەر ئەو کەسەی ئەو ژنەی نییە کە دووگیانە و ئەو خەتەرە بێتە بەرەو کە ئەو کەسە تووشی سەختی جەنین بکات. بەڵام ئەم گازە هەروە ئەوارزی هەیە دیارە و کەسانێک کە دووگیانن ئەبێ خۆیانی لە پارێزن یا ئەوانەیە کە بە ساڵا چوون یا ئەوانەی کە منداڵن ئەتوانێت ئەوارزەکەی لەسەر ئەوانە زۆر زۆر تونتر بێت ئەوانێک کە بە ساڵا چوون ئەوانێک کە مناڵن و هەروە خانمێکە دووگیانە. هەر لەو ماوەیشە کەسێک پەیوەندی کرد پێمانە نووسی بووی کە من هین هەردوو ڕژیمەکەم هەڵمژی هەمینەکەی زمانی شا هەمین ئەمانیشم هەڵمژی بەڵام گازەکانی زمانی شا ئەسڵتر بوو کزەی چاوەکە زۆرتر بوو ئاو لە دەمولوت ئەهات شۆڕە بوو بەڵام گازەکانی ئەمان وەکو گازەکان منزوری جمهوری ئیسلامیە وەکو ئەوەیە کە فاسد بووە هیچ هینێکی ئەوارزەکانی ئەوەی نەبوو. ئەتوانم دیارە وەکو پەیوەندیکی ئەوەی کە لەبەر خۆشەویستی و بەرنامە وای نووسی بوو بەڵام ئەتوانم کە بڵێم ئەو کەسە دیارە بە 45 ساڵ 4 ساڵەوە پێشیش ئەگەر بەر گازەکان کەوتووە کەسێکی بە ساڵا چووە دیارە ئەوای ئەسراتەکەی زۆرتر وای لێ بەڵام خۆشبەختانە و کەسە وای نووسیبەکە ئەسەراتی ئەم گازەکانی ئەم جمهوری ئیسلامی زۆر زۆر کەمتر بوو لە
ئەوانەی کە دەورەی شاو تەزاورەتەکانی ساڵی 57 بەکاریان هێنا. چەند بینەرێکمان ئەتوانم بڵێم کە ئەمە چەند بینەر لە ئەزمون و تەجروبیاتی خۆیان بۆ ئێمە باسییان کردووە کە من ئەو ئەزمون و تەجروبیات ئەوان هەمویان کۆ کردووەتەوە کە بە یەکجاری لێرە ئەوان ئەزمموی خۆیان لەسەر کاردانەوە و تەسیری گازە فرمیس ڕێژەکان لەسەر چاو وتووە کە تقریبا ئەو شتانەی کە ئەوان باسییان کردووە هەموو مشترک بوو بە بەڵام هەم پرسیاری تێبوو هەم لە ئەزمونونەکانی خۆیان وتویانە یا چۆنیەتی شۆردنی چاویان پرسیار کردوێتەوە دیسان لە بەرنامە یەکەمە بە تێر و تەسەڵی باسمان کرد کە زۆر مایعاتی تریش بۆ شۆردنی چاو ناوە بن هەر لە سرکە و بیگرە لە شیر جۆش شیرین تا ئاوی معمولی یا ئاوی ساکار یا ئەوەی کە شامپوی مناڵان ئەوە ئەتوانێت تەسیری بێت. ئەو مادە کە باشترین ئەسەری هەیە بۆ شۆردن لە هەمووی باشترە هەر ئاوی ساکارە پێویست ناکات کە لە مەوادێکی تر استفادە کردگێ حتا سرکە کە ئەبەدە سرکە خۆی بە تیژی ناتانی بکەیتە چاوە بێ ڕەخێخەو کردێتەوە چەند قەترێک کردێتە ناو لیوانی ئاو یا سەڵی ئاو دوایەوە پێ شۆرگێت ئەوە یانە جوابێک وا ناداتەوە یا شامپوی مناڵان یا ئەو کە شامپوی بەچر مەشهورە لە ئێرانە ئەوەیشە تەسیری وای نییە باشترین مایعێک باشترین شتێکە ئێمە ئەتوانین بۆ شۆردنی چاو بەکاری بێرین هەر ئاوی سادەیە بەڵام ئاوە سادەکەش ناوەی کە ماوەیەکی زۆر بە فەرز 5 دقیقە تۆ لە ژێر ئاو لەسەر دووش چاو بگریت ئەمانە هەر ئەوەی کە شۆردنەکە پێت ئەو سەدح چاوە لای ناو ڕووبە دەرەوە ڕووبە گوێەکان فشار ئاوەکە بێت ئەوە بەسە بۆ شۆردنی چاو بەسە. بەڵام لە ئەزمونێکی ترە هەیە کە ئەو ئەزمونەیشە زۆرتر ئەو کەسانەیە کە لە ساڵەکانی 57 و لە ناو تزاوراتەکانی شابووە نەسڵ انتقال دراوە کە ئەم نەسلیشە بەکاریان هێناوە و زۆر ئەڵێن نەتیجە بەخشە نەتیجەکەی مثبت بووە. بەڕاستی هیچ سەنەدێکی علمی ئەمەین ثابت نەکردووە دلیشیان نەوتوە بەڵام ئەو کەسانی کە ئەزمون خۆیانە تەجروبەیان کردە بە شخصی ئەوان خۆیان ئەڵێن نەوانیە و تەسیری هەیە. ئەویش ئەو کاتێک کە گازەکە فڕئەدن ئەڵێن ئەگەر ئاگر بێت ئاگرکردن مثلا دار بسووتێنن ئەو دارە ئەو دووکەڵی ئەو سووتانی دارە ئەتوانێت دەور و نەخشی بێت لەسەر ئەوە کە گازەکە بێت تەسیر کات یا ئەوەی کە بەکارهێنانی دووکەڵی جگەرەیە دووکەڵ سگارە بۆ چاو کە ئەمانە ئەو کەسانە وتم کە تەجروبەیان کردوە ئەزمونیان کردووە ئەڵێن جوابەکە مثبتە 100% بەڵام هیچ منبعێکی علمیە بۆ پوچەڵکردنەوەی بێ خونساکردنەوەی ئەو گازانە لەواقع جوابێکی وا نەدراوەتەوە. دیارە ئەو کەسانێک کە خۆیان تەجروبەیان کردو ئەزمونیان کردە ئەوە ئەتوانێت کە ئەزمونێکی باش بێت کە وتم ئەو ئەزمونە لە ئەوانەی کە بەشدار بوون لە شۆڕشی 57 و تایسە ئەوانە انتقالیان داوە ئەوە لەو کاتانە سەیتر کەسانی کە هانەنا ئەو شرایەتە ئەوە خۆیان لەو کاتێکی لێندر بەڵام بۆ ئەوەی کە دووکەڵی دار وایە ئەو گازە فرمێسکرۆژە زۆرتر حەز بە نزماییەکە لە خوارەوە نژێتەوە ئەگەر تێکەڵ بێت لەگەڵ ئەو دووکەڵی داروشتە ئەوە بەرەو سەرترە ڕوات و ئەوەی کەتر لە سەد حەنامێنە یانە بەرەو ئاسمان ئەڕوات. بینەرێکی ترمان وای نووسیوە ئەلبەتە بیرڕای خۆی وان نووسیوە کە بۆچی وەکو بۆمبە شیمیاییەکان یا بۆمبە کیمیایانە قانونێکی جیهانی نییە بۆ منع کە ئەم گازە فرمێسکڕژگەریژە منعکردن. واقعا ئەوە حکوومەتە دیکتاتۆر گەرە بگەینتە سەر ئەو قەناعەتەی کە جوابی تەزاهوراتەکان بە
گاز فرمێسک ڕژنەدانە ئەو زۆر سەختە بەڵام هەڵگەرێکی دراوە کە من ئەوانتانە بۆ باسەکەم یەکێک ئەوەی کە لە جەنگی جیهانی یەکەمە ئەم گازانە بەکارە هات چەند دەوڵەتی بەکاریان هێنا بەڵام پاش جەنگی جیهانی دووەم منعیان کرد کە ئەو شەڕانە کە ئەکرگێ لە بین دەوڵەتەکانە ئەو گازانە بەکارهێنانی ئەو گازانە مەنەکرگێ دیارەکە لە ناوزل هێزەکانە ئەوان قانونی جەنگ بە قانونی وەکو قانونی جەنگڵ یەزانن کە چۆن دوو کەس ئەبێتە شەڕیان ئەوێتە مەرافعیان ئەگەر یەک کەسیان بۆ وێنە لە گیرفانیا خاک و خۆڵی کردوێت ئەو کەسێک کە ڕەقیبە خاک و خۆڵەکە کاتە چاویە دوای ئەو کەسە باتە بەر زەرب و لێدان وەکو شتێکی کە دروست نییە ئەسڵ ئەساس نییە ئەوان بوتم زل هێزەکان قانونی شەڕ بە حەسا خۆیان وەکو قانونی جەنگڵ تواشایی لێکن ئەو چۆن ئەو دوودانە جانەوە لە جەنگڵە ئەو شەڕاکەن ئەبێ شەڕەکە وابێ ئەو قانونیانە وا داناوە کە منع کراوە کە لە شەڕە بەکارنێت بەڵام لە ساڵی 1993 جارێکی تر لە ژنێڤە چەندین دەوڵەت کۆبوونەوە ئەوە قەراردادێکیان ئیمزا هەموو دەوڵەتەکان کۆبوونەوە قەراردادێکیان ئیمزا کرد جیا لە چوار دەوڵەت ئەو چوار دەوڵەتیشە کە ئیسرائیل بوو مسر بوو کورەی شماڵی بوو ئەو چوار دەوڵەتە چوارم دەوڵەتەکەیان نیست باشە لە بیرم نییە کامیان بوو کامەسە بەڵام هەموو دەوڵەتەکان ئەویانە ئیمزا کرد کە لە ناو شەڕگر بین دەوڵەتگەرە ئەو بەکارنێرن بەڵام جالیبی ئەم قانونە ئەوەیە کە ئەو دەوڵەتگەرە تاهودیان داوە کە ئەگەر شەڕیان کرد لەگەر حکوومەتێکی تر لەگەڵ ئەرتژیکی تر ئەو گازە فرمێسک ڕژانە بەکارنێرن بەڵام بۆ خەڵکەکەی خۆیان ئەو خەڵکەی کە داوای متاڵباتی خۆیانەکان لەسەر شەقامن ئەو ئازادیە دراوە پێیان کە بەکاری بێنن جالبیەکەی وتم ئەوەی لەوەیە کە ئیمزایان کردووە کە لە ناو یەکە بەکاری نێنن بەڵام بۆ خەڵکەکەی خۆیان ئەوە بەکاریان بێنن دیارە کارەکەیش کارێکی دژم ئینسانیە کەسێک کە هاتووەتە لەسەر شەقام بیت بە گازی فرمێسکش تۆ جوابی بدەیتەوە بینەرێترمان وای نووسیوە کە شوێنێکمان دیاری کرد بۆ ئەوەی کە بتانین بریندارەکان لەوێ هەشار بدەین نەکەونە دەست حکوومەت بەڵام دوای ماوەی کەو ئەو برین و زەخمەکان بۆنێکی ناخۆشی لێ هات و ئەو پانسمانیشە زوو تەڕە بوو هۆکارەکەی چییە ئایا پانسمانەکەمان خراپ کردووە جێگاوڕێیەکە خراپ بووە دیارە ئەو جێگا ڕێگە کە بۆ پانسمان یا بۆ ئەوەزکردنی ئەو پانسمانە بەکاردێرن ئەبێت ئۆکسیژنی کافی بێدیانی هەواکەی ئەوەز بکرگێ پەنجەرەکە باس کردێت ئەو هەوایکی سالم ناو ژوورەکە بێت ئۆکسیژن بە کافی بێت کە بتوانێت دەور و نەخشی خۆی ببینێت لە هەرچی زووتر چاکۆکردنی ئەو برینانە بەڵام ئەوەی کە ئەم بینەرمانە نووسیویە ئەوەی کە بۆنێکی ناخۆشی لێ هات ئەما توانێت نیشانەی عفونەت بێت و ئەو نیشانە عفونەتە دیارە هەر ئەوە بە تەنیایی نیشانەی عفونەت نییە ئەوەی کە تەڕیش بووگە تەرەشحاتێکی بوو بە تەرەشحاتەکەیشی بۆنی بووگە ئەوە ئەتوانێت هەر نیشانەی عفونەت بێت جیا لەوانەیشە یا و لەرز عارەقکردن ئەوانیشە ئەتوانێت کە نیشانەگەرێ بێت بۆ ئەوەی کە ئەو زەخمە تووشی عفونەت بووگە بەڵام بۆ ئەوەی کە زەخمی عفونی نەبێت ئەبێت چه بکەین ئەقداماتێک پێش و دوای هەیە یعنی پێشی ئەوەیە کە حتممە ئەو یەکەم جار ئەو زەخمە پاک و خاوین کردێتەوە تەمیز بکرێت ئەگەر خاک و خۆڵی هاتیە حتممە ئەبێ ئەو خاک و خڵات لابرگێت چۆن ئەگەر بمێنێتەوە ئەوە ئەتوانێت دانێت لە هۆکارەکان بێت کە ئەو زەخمە بەرەو عفونی چوون بڕوە یا ئەگەر پێسەکە مردووە هەوە بدرگێکی ئەو پێسن مردووە لابن چون پێسن مردووەکەش ئەتوانێت خۆی لە ژێریە خاک و خۆڵیەش منبعێکی باش پێ بۆ عفونەتکردن دیارە ئەگەر زەخمێک وای پێ هات کە بۆنی بوو ئەبێ ماوەی پانسمانەکە کورتترەوە کردێت یانێ
لە شەو ڕۆژێکە دووجار پانسمانەکە بگۆڕگێت هەرچی بەرەو باشترش بوو بیکەیتە ڕۆژانە یانە ڕۆژی یەکجار باشترەوە بوو ڕۆژناڕۆژێک ئەتوانیت ئەو پانسمانە عوەز بکرێت و بگۆڕگێت. دیارە لە شرایطێکی وایشە بەکارهێنانی ئەنتیبیۆتیک ئیتر بەستگی بۆ شرایطە هەست ئیمکاناتەکە تا چە حەدێک هەیە، ئایا کەسێکی شارەزا هەیە لە دەوردەسە کە شارەزایی بێت لەو کارانەکە بتوانێت ئەنتیبیۆتیکگەرێکە بە شێوەی تەزریقی ئەوانە بدات یاتوانێت کە کەپسول ئەنتیبیۆتیکە خۆراکیەکان لە دەمە ئستفاداکەی خۆشەوەی خواردن و قوتان زۆرتریش بە شێوەی کەپسولە ئەوانە بەکاربێنن. بەڵام تەنیا ئەسڵی ترین کارمان ئەوەی کە تووشی کەسێکە بین کە بریندارە زەخمیە و پانسمانی هەیە ئەبێ ئێمە ئەو اقداماتمانە ئەو کارانەی کە ئەیکەین ئەو کەسە تووشی عفونەت نەبێت. هەروە بینەرێکی ترمان وای نووسیوە کە دیارە هەم پرسیارە هەم لە ئەزمونونەکانی خۆیان ئێژێ یەکێک لە مشکلەکانمان ئەوە بوو کە کەسانێکە جراحەتیان بوو تووشی خوێنبەربوون ئەبوون کە بەستن و بربەستکردنی ئەو خوێن ڕێژیە تۆزێک مشکل بوو بۆمان یا نەمانەزانی واقعاً دەرەجەی خەتەر و ئاسیبەکە تا چه ئەنازەیەکە ئایا شەریانێک بڕاوە یا ڕەگێکی سەتحیە ئەوەشمانە نازانی. دیارە نووسیە بۆ جوورانی کەمە خوێنیەکە چۆن نەمانەتوانی دەستڕاستیمان بە خوێن نەبوو کیسە خوێن پیا بکەین کەڵکمان وەرەگرت لە کومپوتی میوە ئاو میوە لەمانە کەڵکمان وەرەگرت بۆ جوبرانی ئەو کەم خوێندنیە یا ئەو خوێنەی کە لە لەشی ئەو کەسەکە زەخمیە یا بریندارە چووە. بۆ خوێنڕێزی ئەوەی کە ئەرز خزمەتانەکەم دیارە خوێنڕێزیەکە شەریانی بێ یا سرخڕەگی بێت دیارە جیاوازیەکانی لەگەڵ ئەوەی کە ئەگەر دەمارێکی ئەوانەوە خۆی نەبەنەوە بۆ دڵ کە سیاڕەگە ناسرێت دیارە ئەوەی کە شادەمارەکانە شەریانەکانە کە خوێن تێرن لە دڵەوە دیارە هەم خێراییان زۆرە ئەگەریش تووشی بڕین یا قەت بن لە شوێنەکە ئەو خوێنە وەکو فوارە ئەپەڕێتە دەرەوە بەڵام لە سیاڕەگە ئەو خوێنەوانیە بەسەر خۆی ئەو خوێنە ئەڕوات ڕەنگەکەیشی ئەتوانێت ببینێت جیا لەوەی کە ئەو خوێنە حاڵەتی فوارەی هەز وەکو فوارە ئەڕوا ئەپەڕێت و حاڵەتی جەهشی هەیە ئەتوانێت کە ڕەنگەکەیشی سوورەکە زۆر سوورێکی کاڵ تۆخ نییە ئەوە ئەتوانێت کە دانێت لە نیشانەکان بێت. بەڵام بۆ ئەوەی کە ئەگەر خوێن ڕێزیەکە واخن خەتەرناک نەبێت ئەو کەسە دوای چەند ساعت ئەومە خوێن ڕێزیەکەی یعنی بتانی بەری بگریت کرد ئەو کەسە تووشی فەوت نەبێت تووشی لە ناوچوون نەچێت ئەتوانین هەم بە بەستن ئەو شوێنێک کە برینار بووگە 15 سانت 5 سانت تا 10 سانت مەیان بوو کەمی زۆر سەروتر لەوە ئێمە بە شتێکە لە بەرنامەی پێشوە بوتم ئەرز خەمەتیان کرد بەوە ببەسرێتەتانی بەنی کەوش بێ پارچەیەک بێ دەسماڵێ بێت دوای ئەوە یەکێتر لە ڕێگەر خوێن بەسکردن ئەوە یەکە پانسمانی فشاری بێ یانی پانسمانی فشاری وتمان گاز خاوێن ستریل بێت باشترە لەسەر ئەو برینە کە خوێن تووشی خوێن ڕێزیە دابنرگێت و پێچکەی شێوەی بەستنەکەیش ئەتوانێت بە باند بێت باند پێچی بکەیت یا برین پێچی بکەیت یا ئەوەی کە ئەتوانێت بە چەسب یا لەزگا ئێمە ئەو کارانیشە ئەنجام بین. دوای ئەوەیشە ئەندامێکە وەک وێنە لەم وێنە کە هاوڕێ ئەدیتۆرمان زەحمەتی کێشاوە دایناوە ئەوین کە بە فەرز پایکە کە برینارە ئەوە لێرە خەریکە ئەی پێچێتەوە برین پێچیەکە باندەژیەکات دوایەوە ئەو کاران نیشمانە کرد ئەگەر لە سەدحێکی بانتر و نگاهێشتنیان ئەو کەسە ڕاکێشاوە ئەگەر قاچی بەرزتر بێت لە سەدحەی بەدەنی ئەوە ئەتوانێت دەور و نەخش بووینی کە خوێن ڕێزیەکە کەمتر و کاتەوە. دیارە بۆ جوبرانی خوێن ڕێزیەکەی شووتویە کە دەستڕەسیمان نەوگە بە بانک خوێن یا
چۆن ئەوە مەراحلێکی تری ئەو کەسە بێ حساسیەتی نەبێت ئازمایشگەرێک ئەو کەسانێک کە برینانە واقعا هیچ ڕێگەیکی نییە لە ماڵە تۆ بیت خوێنی پێ بدەیت ئەوە شرایەتێکی جیاوازە شرایەتێکی جەنگەرێکی فراقورس ئەوە فەرقەکات کە یەک نەفەر پێش هاتووە ئەگەر شوێنێکی برینێکی قورسە بەوتم بۆ شرایەتێکی جەنگیە لە بەر تەرکشی تۆ بکەوتێ فیشەک بێ ئەو خوێنی خۆی بە هەر شێوەی توێ هەڵی گەڕنیتەوە بە لەشی خۆی ئەوە ئەکرێت بەڵام خوێنێکی تر بیریت ئەو خوێنە پێویستی بە ئازمایشە بەوەی کە جۆری خوێنەکە چییە لەگەڵ جۆری خوێنەکەی ئەم کەسە ئایا ئەخوا بە یەک دوایە تووشی واکنش نەبێت ناکرێت بەڵام واقعان کەسێ بەڵام ئەگەر بینەکەی تا ئەو حەدیشە نەبێت بۆ جبران کەم خوێنەکەی ئەتوانن کەڵکۆر بکرن لە لوبیا هەر لە کۆمپوتەرە لە هەندیس یا لە سۆزیجات بە تایبەت لە سپێناخ ئەوانە ئەتوانن کەڵک وەربگیرگێت من جارێکی تر ئەڵێم ئەوە یەکێک لە مشکڵەکات ئەوانەی بوو کە برینار بوون لە ماڵە بوون دوای ماوەیەکە و هەم پێسیان تووشی زەخم ئەبوو کەوتم ئەبێت ئەو پێسە هەوا بخوات بە پودر بەچە ئەو شوێنانە بە پودر بەچە ماڵگێت یا ئەوەی کە حتممە فیزیوتراپیەکیش کردگە فیزیوتراپی ئەتوانێت بە فەرز لیوانێ ئاو دابنن لو لە خوتکارێک ناوەکەیان دەراوەردووە بیخەنە نای ئەو یەک نەفرە فوکات کە ئەو ئاوە قوڵقوڵ کات ئەو ئەتوانێت یارمەتی دەرسینەکان بێ تەشویقی بکەین کە هەناسە بات یا دڵ فرێزرێکی سادە بینە دەستی کە بای تێکات دوایە خاڵی کاتەوە بای تێکە خاڵی کاتەوەکە تیزان کە چۆن بای تێکەن یا خاڵێک بێ حتممە ئەو فیزیوتراپیە هەم فیزیوتراپی منزورمەوەسە حرەکەت هەم ئەوەی کە هەناسەدانی ئەو تەمریناتەکە وتم هەم ئەوەیشەکە حتممە حرەکەت بدرگێت ئەو کەسە هەمیشەن لە ناو جێگە نەبێت لە ناو جێگە نەخەوێت ئەوانە ئەتوانێت دەور و نەخشی بێت. آخر پرسیارمان ئەوە بووە کە بۆ زووتر چاکبوونی شینی کە یا کۆگی کە لەسەر پێس دروست ئەبێت بۆ ئەوەی کە زوو ئاسارەکەی نەمێنە چۆن ئەتوانێت وەکو مەدرەکێ بێت کە پلیسی سیاسی بتوانێت ئەوە بەکاربێنێ کە وەکو شایەتی بێت کە ئەو کەسە بەشداری کردگە لە ناو تەزاهوراتومانە بۆ ئەوەی کە ئەو شینیە ئەو کەوگیە نەمێنێت پرسیاریان کردووە کە زوو لاچێ ئەوێ چی بکەین هەرچی زووتر ئەگەر بەکارهێنانی کیسەی یەخ یا سەهۆڵ دانان لەسەر ئەو شوێنەی کە شینەوە بووەتەوە ئەوە ئەتوانێت کە ئەو زوو ئەسەرات ئەو شینیە لە ناو بوات و مەحوبوونی بووە تا ڕۆژ چەند ڕۆژ یانە تا 3 ڕۆژیش ئەوە مەجال ئەدرگێت کە بە یەخ ئەو شوێنە سەردەوە بکرێتەوە بەڵام ئەبێ ئاگادار بین کە کۆمپرسی سرد کۆمپرسی سەهۆڵ ئەوە کۆمپرس منزور مەوەسە کیسە یەخەکە کە عینی لەسەر ئەو شوێنە ناوێ ماوەیەکی زۆر لەسەر ئەو شوێنە بێت کە شینەوە بووەتە چونەوە توانێت عوارزێکی تریش بێت چون ئەگەر سەرما زۆر بالینە ئەتوانێت تووشی مردووی کاتومانە بەڵام هەر ماوەی چەند دێخە چەند جار لە ڕۆژە تا 3 ڕۆژ ئەو ئەتوانێت دەور و نەخش خۆی ببینێت دیارە پێسێکیش ئەگەر تووشی خورین بوو یا ئیلتهاب بوو یا ئەحیانە عفونەتیشی کرد هەروەکە لە بەرنامەکان پێشووە وتمان ئەتوانن لە مەڵهەمگەر یا پۆمادگەر ئانتیویتی وەک جنتامایسین لەوانە کەڵک وەربگرن ئەگەریش ئازار بوو ئەتوانن کە لە ئەو قرسگەرە موسەکنگەرێکە هەیە موسەکنگەر معمولی لە ئەستامینۆفن دیکلۆفناک بڕۆفن لەوانە کەڵک وەربگرن تا ئێش و ئازارەکەی ئەو کەسە کە تووشی حادسە بووە کەمەوە بێتەوە. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان کە بە کۆتایهێناکە بە ئاخری سوالیش کۆتایی هات هیوادارم کە توانی وێتمان جوابی ئەو بینەرانمانە دابێتەوە و هەروەها لە تەرێخ شەبکەگەر اجتماعیە و ئەتوانن کە پرسیارەکانی خۆتان بنێرن بۆمان و ئەمەش لە خزمەتتانین کە جوابی پرسیارەکان یا پێشنیارەکان یا هەروەکە کەڵکۆرگرین ئەزمونونەکانی ئێوە ئەو تەجروبەگەر ئێوە لە خزمەت باقی بینەرانیش دابنین
ئەتوانن تەماسمان لەگەڵە بگرن. لێرەوە لەگەڵ هاوڕێ ئیدیتۆرمان هەروەها باقی هاوکارانمان لە بەشی ئرساڵ و پەخشە ماڵاوایتان یەکەین تا پێگەشتنەوەمان لە بەرنمەیەکی داهاتوودا ژیانێکی پڕ لە تەندروستی و سڵامەتی و ئاسایش بۆ هەموو لایەکتان بە ئاواتەخواست.